ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ ئەوەکە هەمومان دەزانین کوردستان لەژێر هەڵومەتێکی هەستیاردایە کەەوە بەرەو ڕێفراندۆم بەرەو سەربەخۆبوونە. ئێمە ژۆکو تاکێکی کورد هەستکردن بە بەرپسیارەتی و خاکی بوون. خاکویستن لەم هەڵومەرجەی ئێستادا زۆر پێویستە کەەوە هەمومان بەیەک هەڵوێست بەیەک دەنگی خۆم بخینە پاڵ دەنگ بۆ ڕێفراندۆم. ئەومان چاوەڕوان بین بۆ ئەو ڕۆژە بە دامەزرۆییەوە. من عباس جوهر يونس أمين لناحية إدارة سربقزاي بردرش سرب باريزجاي دوك بربط دلو ودلم بالي بو سربخوي كردستان بو أوي ناس سربخوي كردستان رارجينين لبيت لحكومتي عراق لبغداد جابنيو بو أوي ببين بدولة شي كردي سربخو. هیویدارم هر کسک مشت سر صندوق دنگدانه دنگی ببله بده. چون که ما کردا گلک ظلم دیدی و نخواشی دیدن هر بگیرش انفال و حلب چه هیویدارم هر کسک دنگ بده بله و سر بخوی بنا کردستانه. دا هم جوک همه خلق دنیای ما آلا خواه بد دنیا آلان جهانی دا. او کسی تو بجن نخرج هیویدارم او بریار خواب گوهرن و بکن بله. سڵاو من ناوم هونەر عوبێدە دانیشتووی شاری کەرکووکم. هەر وەکو هاونیشتوانیەکانی خۆم حەز بە سەربەخۆی کوردستان دەکەم، بەڵام بۆ پێیکەوە ئێمە کەرکووچین و قوربانی زۆرمان داوە و خۆباتی زۆرمان کرد و شەهیدی زۆرمان داوە و خۆشەی ڕۆژگارە تاڵەکانی میلەتی کوردین. بۆیە من لەگەڵ سەربەخۆی کوردستاندام، بەڵام لە هەمان کاتدا دەبێت سەرکردایەتی کورد بە شێوەیەکی دوێرانە و دڵسۆزانە و ڕاشکاوانە بێتە ناو چین و توێژەکانی شاری کەرکووک بۆ ئەوەی هەموو مکەوناتەکانی ترجگە لە کورد لە خۆی ڕازی بکات.